چانگ کینگ شارۆچکەیەکی بچووکە لە باشووری ڕۆژئاوای چین و با ڕێژەی بەرزی لە دایکبوونی دووانە و ناوبانگ دەردەکات. دانیشتوانی ناوچەی سپینگ سەر بە شارۆچکەی چانگ کینگ خەسڵەتی تایبەتی لە دایکبوونی جووت منداڵی هەیە. لە کوی 1900 لە دانیشتوانی شارۆچکەکە 367 خێزانی خاوەنی 42 جووت دوانن کە بە ڕێژەی لە سەدا 11.4 دەکات بەرامبەر ڕێژەی ئاسایی دوانەکە لە سەدا 1. توێژەرەوان سامپلی DNA دانیشتوانی خۆجێی کۆ دەکەنەوە بۆ ئەوەی لێکۆڵینەوەی لەسەر بکەن سەبارەت بەوەی ئایا ڕێژەی لە دایکبوونی دوانە لەم شارۆچکە بچووکەدا بۆچی هێندە بەرزە. ساڵانە شارۆچکەکە فستیڤالێک بۆ منداڵانی دوانە و باوانیان ساز دەکات. لە فستیڤالی ئەمساڵدا ئەوەی ڕۆژی شەمە سازکرا 66 جووت منداڵ و سیانە لە سەرانسەری چیندا بەشداریان کرد کە تێیدا دوانە و سیانە توانەکانی خۆیان دەخەنە ڕوو بە ژەنینی ئامێری مۆزیک و سەماکردن و گۆرانی وتن.